گەورە سڵاوتان لەبێ بینێرانی بەڕێز و خۆشەویست لە ئاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە خانەنشینی پەرلەمانتاران دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دلێر مەحموود ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان لە سودوی سەرکی هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژەگەندەڵی سەرەتا راپۆرتێک دەبینی. پرسی وەرگرتنی موشەی 6 مانگ بەسەر یەکەوە لەلایەن پەرلەمانتارانەوە مشتومڕ و بیر و بۆچوونی جیاوازی بەدوای خۆیدا هێناوە. بەپێی یاسای خانەنشینی فەرمانبەران هەموو فەرمانبەرێک بێ جیاوازی پۆست و ناونیشان و پلەی فەرمانبەریەکەی لە کاتی خانەنشینیدا موچەی 6 مانگ بەسەر یەکەوە وەردەگرێت. ئیتر ئەو فەرمانبەرە سەرۆکی حکومەت و وەزیر و پەرلەمانتار و بەڕێوەبەری گشتی بێت یان مامۆستا و فەرمانبەری هەر فەرمانگەیەک بێت. لە پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی کە ناڕەزایەتی بەشێک لە چالاکوان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی لێکەوتەوە و لە تۆڕا کۆمەڵایەتەکان تەنزی جۆراوجۆری لەسەر دروست دەکرا فەرمانبەرانی پلە باڵا بەپێی خزمەت و تەمەن ڕێژەی خانەنشینیان دیاری دەکرا. بەو پێیەش زۆرترین موچەی پەرلەمانتار لە 4 ملیۆن تێپەڕی نەدەکرد کە دەیکردا لە 150 موچەکانیان، بەڵام بەهۆی ئەوەی یاساکە پەسەند نەکرا لە ئێستادا کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2004 دەکرێت کە یەکەم هەمواری یاساکەیە و بەپێی بڕگەی یەکەمی مادەی یەکەمی یاساکە سەرۆک و جێگرەکەی و سکرتێر و ئەندامانی پەرلەمان بە ڕێژەی لە 180 موچەکانیان خانەنشین دەکرێن. ئەمە ژواتە لە موچەی 8 ملیۆن دینار 6 ملیۆن وەردەگرن. یاسای وەرگرتنی موچەی 6 مانگ بەسەر یەکەوە بۆ ئەو فەرمانبەرەی کە خانەنشین دەبێت بۆ هاوکاری فەرمانبەران دانراوە و لە یاسای خانەنشینی عێراقیش هەمان بڕگەبوونی هەیە، بەڵام ئەوەی گرفتی دروست کردووە زۆری موچەی پلە باڵاکانە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی 4ەمی پەرلەماندا هەوڵی زۆریدا بۆ کەمکردنەوەی موچە و نەهێشتنی خانەنشینی پلە باڵاکان. بە جۆرێک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشنیاری کرد کە خانەنشینی پلە باڵاکان نەمێنێت و هەر کەسە و دوای تەواوبوونی وادەی یاسایی بگەڕێتەوە سەر پیشەکەی پێشووی و ئەو کەسانەشی کە هیچ پیشەیەکیان نەبووە حکوومەت ناچار بکرێت لە جێگایەک دایان بمەزرێنێت. بەڵام بە زۆرینەی دەنگ پێشنیارەکەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕەت کرایەوە. دەنگۆ و هەڵاکانی سەروەرگرتنی موچەی 6 مانگ و بەرزی موچەی خانەنشینی پەرلەمانتاران لە کاتێکدایە ئەندامانی ئەم خولەی پەرلەمان جیاواز لە خولەکانی ڕابردوو پارەی کڕینی ئۆتۆمبیلیان بۆ سەرف نەکراو تا ئێستاش پارەی 6 مانگی کاتی خانەنشینیان وەرنەگرتووە و بەپێی زانیاریەکانیش پارەکە دەکرێت بە چەک و وەزارەتی دارایی بە قیست پێیان دەدات. ئەوەی تایبەتە بە کۆمەڵی ئیسلامیش نوێنەرانی لە حکومەت و پەرلەمان و حکومەتە خۆجێیەکان بەشێکی زۆری موشەکانیان گێڕاوەتەوە و لە کاروباری حیزبیدا خرج کراوە و بەشێکی دیکەشیان لە پرۆژەی خزمەتگوزاری و هاوکاری نەخۆش و هاوڵاتی کەم دەرامەت و بەرکەوتوانی چەکی کیمیایی بێ جیاوازی ئینتیما و ئایدۆلۆژیای حیزبی سەرف کردووە. هەر 4 ساڵ جارێک باس و خواسی وەرگرتنی 48 ملیۆن دیناری پەرلەمانتاران کە بە بۆنەی کۆتای هاتنی ئەرکەکەیان دەیاندرێتێ کاردانەوە و گفتوگۆی جۆراوجۆر دەهێنێتە ئاراوە کە بریتیە لە موچەی 6 مانگ بەسەر یەکەوە. لەم خولە و خولی ڕابردووش بابەتەکە زیاتر زەق کرایەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە قەیرانێکی قۆڵی دارایی بێچارەسەر و بێهەوڵی چارەسەردا ماوەتەوە کە لە مەشدا بەرپرسیارەتیەکەی دەکەوێتە سەرشانی دەسەڵاتی جێبەجێکردن کە حکومەتی هەرێمی کوردستان دەکات. سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دلێر بەخێر بەنگسەرتە لە بەڕێستان و دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی موچەی پەرلەمانتاران باز لەو بکەین کە هۆکاری چییە موچەی پلەباڵەکان بە شێوەیەکی گشتی لە فەرمانبەری ئاسایی زیاترە بۆچی وادانراوە کە موچەی پلەباڵە زیاتر بێت. زۆر سوپاسان دەکەم. خۆی لە ڕاستیان ممشینە کۆمەڵی هۆکار لەلایەن حکومەتەوە هەبێت چونکە مەسەلەی دیاریکردنی موچەی موچەخۆران ئەوە لە دەسەڵاتی جێبەجێکردنای حکومەتە لە هەموو دنیا لە دەسەڵاتی پەرلەمانانیە لەبەرەوەی هەچ پرۆژە ئاسایەک گەر ئیلتیزاماتی مالی هەبوو دارایی ئەبێ حکومەت بینێرێ و حکومەتیش موافقەتی لەسەر بکات.
جا کۆمەڵی هۆکار هەیە لە هەر شوێنێکەوە بۆ لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی ترێکی تر لەوانەیە هۆکاری ئەوە ببیانێ ئەو پلە باڵایەنە نەکەونە ژێر فشاری بەرتیل و کۆمەڵێ بڕیاری ناڕەواوانێ ئەمە کۆمەڵی هۆکار بێ هۆکارێکی تری لەوانەیە بڵێ خەرجەکانی زیاترە بێ بەڵام بە هەر حاڵ پێویستە لە هەموو وڵاتێکە کە وەختێک باسی سیستەمی موچە ئەکرێت لە ناو سیستەمی موچەیە هاوسەنگیەکە بێت یاخود بڵێن ڕێبازێکی علمی و کۆمەڵایەتی و زیاتر پیادە بکرێت لە ناو سیستەمی موچەیە بەپێ ئەو پلەبەندی وەزیفەکان کە هەیە بەپێ ئەو پەیژەی پلە وەزیفەکان کە هەیە بۆ ئەوەی موچەکان زۆر دوور نەبن لە یەکەوانەیە زۆر دوور نەبن لە یەکەوانەیە ئەمە لە لایەکدایک توانێت ئەگەر سێریکەین بڵین پلە باڵاکان ئەوانەی کە هەیە وەزیفەی باڵاکانی دەمی کوردستان ژمار لە تاو موچە خۆرانی تراتوە تەماشایەکەی ژمارەیەکی کەمترە بەڵام لە هەمان کاتە عەدالەتێک کە بێ بە قەنەعەتی من لە هەر وڵاتێکا لە هەر شوێنێکە هەبێت بەڵێ خۆی لەوانەیە ئەوە بەکەیتر نەکەوتنە وەکوی ئیشارەتم پێ ژێر بەرتی لەوانەیە ژێر ڕەشوانێ ژێر بڕیاری ناگونجاوی ناکۆمەڵایەتیەوە بەرزی موچەی پلە باڵاکان بڵین کە ناوسەنگی شتێدا لە کوردستان ناوسەنگی زۆر هەیە لەیان فەرمانبەرێکی یاساوی پلە باڵاکان بەڵام تەنها لە کوردستان ئەمەیان لە عێراق و لە وڵاتانی دیکەش مەسەلەن ئەم ناوسەنگی هەیە مەسەلەی پلە باڵا موچەی بەرز کرێت کە بەرز دەڵێن بۆ یەکی لەوە کارەکەن بۆی نەکەوێتە ژێر کاریگەری بەلتیر و گەندەڵی وڵی خۆی من لە چوارچێوەی عێراقام لەبەرەوە من زیاتر وە باشێ من لەناو عێراقا قسە بکەین من ناتوانم بخۆم پیاوانە بکەم لەگەڵ وڵاتێکی ئەوروپی خاوەن ئەزمموی دیموکراتی کە دەسا و دەستکردنی دەسەڵات لێ زۆر بە شێوەیەکی ئاسان ئەکرێت کە لەوێ هەموو کەسێک لەبەر دەمی پەرلەمان و لەبەر دەمی گەلە قابل بە لێپرسینەوەیە بەڵام لە عێراقا ئەوەی کە لە کوردستانە هەیە لە عێراقی شەر هەمان شتە ئەوەی لە عێراقا هەیە لە کوردستانی شەر هەمان شتە بگرە کۆمەڵی یاسا هەیە ئەگەر بێتەوەی عێراق جێبەجێ بکەیت ئەوە لە قازانجی موچە خۆرە زیاتر و موچە زیاتر ئەکات بەڵام ڕەنگە لە قازانجی پلە باڵادا نەبێ لەوانەیە لە قازانجی پلە باڵایان نەبیان کۆمەڵی یاسایی تر هەیە لەوانەیە ئەگە بکرێت لە قازانجی پلە بەڵام ئێستا ئێمە مشکیلەکە لەوایە ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی پێویستە یەکلایی خۆمانکەینەوە ئەو یاسانی کە دەرێکین یعنی ئەگەر یاسایەک لە عێراق ئەگەر ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی عێراقا و وەشەڕ لەسەر پۆستەکانی وەزارەت ئەکرێت لە عێراقا پۆستە وەزاریەکانەکرێت لە عێراقدا کەواتە ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی عێراقدا کە هەرێمێکی لە چوارچێوەی عێراقدا بە قەنەعەتی من باشترین شتەوەیە بۆ زۆربەی یاساکان گەڕێنەوە بۆ ئەو یاسایانی کە لە عێراقا دەرکرد لەبەرەوەی عێراق قەتی چۆنێک تەماشایکەی خاوەنی ئەزمونێکی زیاترە لە حوکمڕانی خاوەنێکی خاوەنی ئەزمونێکی زیاترە لە مەسەلەی یاسەدانانە لەبەرەوە باشتر وایە بگەڕێنەوە بۆ بۆ ئەوەی خەڵکی تووشی دووفاقی نەبێ لە کاتێکا پێویست بوو بۆ من یاسایەکی ئەگەر لە قازانجم بوو یاسایەکی عێراقیم بۆ جێبەجێکەن بەڵام بۆ کەسێکی تر کە فەرمانبەرێکی بەسیتە بۆ ئەو چەند یاسایەکی کوردستانی بۆ جێبەجێ بکرێت ینی لە هەموو حاڵەتێکار پلە باڵاکان سوودمەند بن. سوپاس دەکەم دواتە گرێم بۆ لای بەڕێز دەگەر بچینە هەروی لای کاک فەرمان. کاک فەرمان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە و 48 ملیۆن دینارەی کە ئێستا لایەن خەڵکی کوردستان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵایەکی زۆر لەسەر دروستکراوە کە تاکو ئێستا مەسەڵەن پەرلەمانتاران تاکو ئێستا پێشەن نەدراوە سەرنج چی لەسەر وەرگرتنی ئەم موچەیە؟ بەڵێ زۆر سپاس بەنای خوای گەورە دیارە ئێمە گەر لە بنەڕەتی ئەو کێشەیە بکۆڵینەوە هۆکاری زۆر ڕوونە بەهۆی ئەو نەعەدالەتی زۆرەی کە لە نێوان موچەی پلە ئاساییەکان فەرمانبەری ئاسایی لەگەڵ موچەی پلە باڵاکان کێشەکە لەوە سەری هەڵداوە کە بەداخەوە نەعەدالەتێکی ئێجگار زۆر هەیە لە دابەشکردنی موچە وای کردووەکەوە ئەو خەڵکانێکە لە پلەی خوارەوە نواتە فەرمانبەری ئاساین ئەو موچەی وەردەگرن زۆر کەمەوە لە بەرامبەردا موچە و ئیمتیازاتی پلە باڵاکان زۆر بەرزە ئەمە خۆی سەرچاوی هەموو ئەو کێشانەیە کە دروست بووە لە
بۆیە هەر کاتێک ئێمە دەبینین لەو ناڕزاتیانێک کە دروست دەبێت لەسەر دابشکردنی موچە یاخود ئەو 9 میلیۆن دینارێک کە دەدرێتە پەرلەمانتاران کێشەکە لەوە سەری هەڵداوە و پێم وایە ینی من ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئێمە نابی هەموو ئەو کێشانێکە لە نەعەدالەتی موچەوە لە دادپەروەری لە دابشکردنی سەرۆت سامان تەنها لەو 48 میلیۆنە 49 میلیۆن دینارە کۆی بکەینەوە بەڵکو کێشەی نەعەدالەتی کێشەیەکی گەورەیە و دەکرێت ئێمە کار لەسەر ئەوە بکرێتکەوە ئەوەندە داوانەکەی پلە باڵاکان بڵێ نزم بکرێتەوە لە بەرامبەر داواکەن پلە نزمەکانیش بەرز بکرێتەوە تا عەدالەتێک دروست بکرێت ئەو یاسای کە یاسای خانەنشینی بوو کە لە خولی چوارەم گفتوگۆی لەسەر کرا ئەگەر هاتوو تۆزێک زیاتر بڵێن تعدیلی تێدا بکرا بە قازانجی خەڵک و موچەی لە باڵاکان و خانەنشینەکان بە مەرج وایە و موچەکان کەم کرابار لە بەرامبەردا موچە وەروە خانەشینی پلە ئاسایەکان بەرز کرابە پێم وایەوە دەکرا بنەمایکی گرنگی عەدالەت ڕەچاو بکرێت بەڵام هەموو ئەو نەعەدالەتیانێک کە دروست بووە لە نەتیجەی ئەوەیە کە شێوازی ئیدارەدان و شێوازی بەڕێوەبردنی دارایی کوردستان و تا ڕادەشی عێراقیش لەسەر بنەمای نەعەدالەتیە بەڵام بابەتەکەی کە پێم وایە زۆر گرنگم پێم وایە مەسەلەی پەرلەمانتاران کە ئێستا زۆر زەق دەکرێتەوە بۆ داپۆشتنی کۆمەڵێک بابەتی گەندەڵی ترە و کۆمەڵێک بڵێن بەهەدەردانی ترە کە بەداخەوە دەکرێت وە زۆرینەی جارەکان بانقەس تەنها فۆکەس دەخرێتە سەر ئەو موچەی کە پەرلەمانتار یاخود ئەو پاداشەی کە پەرلەمانتار وەدەگرێت کە من تاکی لەسەر دەکەمەوە کە ئەو شێوازی وەرگرتنی موچە وەروە ئەو پارەی کە درێتە پەرلەمانتاران نەعەدالەتێکی گەورەتیدا بەڵام دەبێت بزانین کەوا تەنها پەرلەمانتارانین ئەو پارەیە وەردەگرن و خانشینیان بۆ شوەیە وەزیرەکانن و وەکیل وەزیرەکانن بەڕێوەبەرە گشتیەکانن و کۆمەڵێک پلەیتر کە هەن بە هەمان شێوە ئەو موچەیە بۆ شێوە وەردەگرن بۆیە چارەسەرکردنی ئەو بابەتە پێویستی بەوایەکەوە لە بنەڕەتەوە هەموو ئەو پلە باڵانەی کە موچە و وەروە ئیمتیازاتیان بەرزە کەم بکرێتەوە و عەدالەتێک لە نێوان ینی پلانێکە پلێ ئاساین لەگەڵ پلە تایبەتەکان پلە باڵایەکان دروست بکەڵێ ئەکەواتە بە بۆچوونی بەڕێزت ئەو نەهاوسەنگەی کێ لە نێوان موچەی فەرمانبەرێکی ئاسایی و پەرلەمانتارێک ئەمە نادەتپەروەری تێدایە بەڵام بەڕێزت دەڵێ ینی هەموو بۆچی پێ وایە ئەم زیاتر ئەوەی تەرکیز دەخرێت سەر پەرلەمانتار بۆ لە بیربردنەوەی گەندەڵی ترە ینی دەسەڵات دەوێت پێ وایە بەم نادەتپەروەری کێ لە موچەی نێوان فەرمانبەری ئاسایی و پەرلەمانتارە گەندەڵی دیکە لە بیر خەڵکی کوردستان باتەوە بەتەکیید ینی تۆ سیر کە ئێمە خۆمان وەکو ڕێکخراوەکەی خۆمان شیکاریەکمان کرێ بۆ ئەو راپۆرتانەی کە دیلۆیت ئەو سێ راپۆرتێک کە دیلۆیت لەو دوایە لەسەر داهاتی نەوت بڵاوی کردوێتەوە بەجێرە ئەو داتانەی ئێمە تەنها 150 فرۆشی نەوت دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەجێرەی داتاکان 650 میلیۆن دۆلارە وەلەو بڕاش تەنها 320 میلیۆن دۆلار دەدرێتە موچە دەدرێتە وەزارەتی دارایی بۆی وەکو موچە دابەشی بکات باقیەکەی تر بە ناوی دانەوەی قەرز کە نازانێت و قەرزە سەرچاوەکەی چێەوە چۆن قەرز کراوە چەندەوە چۆن دەدرێتەوە ئەو پارەیە بزر دەکرێەوە هیچ داتایەکی ڕسمی حکومەت وڵاوی نەکردێتەوە کە ئەو قەرزانە چۆنە و بەڵگەی پیشاندەکە و قەرزانە بۆ شێوە دەدرێتەوە کۆمپانیەکان و بۆ نمونە ئێمە 460 کەسمان هەیە کە بە پلەی باڵا کە پەرلەمانتار نەبوونەوە وەزیر نەبوونە هیچ پلێکیان نەبنەوە بەڵام بە بڵێن پلەی باڵات خانەنشین کراون بە نایاسایی کە مانگانە زیاتر لە ملیارە و 250 میلیۆن دینار وەردەگرن چەندین جار داواکاری گشتی دەستەی نەزا داوای کورەکە ئەو پارەیە ببردرێت نابردرێت لەلایەکی تر لە چەند ساڵی ڕابرد لەو دو سێ ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان 180 ملیار دینار لە سندوقی خانەنشینی کرێکاران بردوویەتی و ئێستا کە نازان چیلاتەوە سندوقی فەرمانبەران کە ماگانە فەرمانبەرێک 170 موچەکەی لی دەجێڕێتەوە بۆ ئەوەی کەەوە خانەنشین بکرێت ئێستا ئەو سندوقاییی تێدانێت لە کاتێکدا سندوقی خانەنشینی عێراقی ئێستا زیاتر لە 4 تریلیۆن دیناری تێدا بۆیە من پێم وایە و هەموو ئەوەی کە فۆکەسکردنە سەر تەنها موچەی پەرلەمانتاران بە جۆرێک لە زۆرکەوە گوتم من پێم وایە نەعەدالەتێکی گەورە بەڵام نابێت ئێمە تەرکیزمان تەنها لەسەرەوە بێت وەک دەبین ئێستا لە تۆڕە کۆمەڵاتەکان خەڵک تەنها باسی پەرلەمان دەکات بەڵکو
ئەوانەی کە سەرچاوی گەندەڵین و بە بەشی زۆری داهات یاریێمی کوردستانی تێدا بەهادەر دەدرێت و داهاتەکان و خەرجەکان ناڕوونن لە شوێنی تر ینی ئێستا بۆ نەوەزارەتی پێشمەرگە زیاتر لە 420,000 موچەخۆریە لە کاتێکدا هەموو داتاکان دەڵێن لە 200,000 پێشمەرگە زیاتر لە کوردستان نییە. یادی ئەو هەموو پارەی تر ئەو هەموو مۆزەفەی تر و کە پارانە بەرەوچێ دەچێت. مەبەستی من ئەوەیە کە دەبێت خەڵک کۆشیار بێت و ئامانجێکەیە کە تەنها دانەوێت پەرلەمان بکرێتە ئامانج بۆ لێدانی و دامەزراوەکانی تر و داهاتەکانی تر لەبیر خەڵک ببرێتەوە کە ڕەنگە سەدان قات لەو پارەی کە پەرلەمانتاران وەکو خانەنشین و پادەژوەری دەگرن زیاتر بێت. باڵا سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەڕێزکاک دەڵێن سەوارت بە پلە باڵاکان ینی تەنار پەرلەمانتار دەگرێتەوە یاخود ینی پلە باڵاکان چێن کە لە هەموو هەرێمی کوردستان بۆ نمونە کێ پلەی باڵایە؟ بەپێی یاسای خانەنشینی ژمارە 36 ساڵی 2004 کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە ینی خاوەن وەزیفە باڵاکان ئەمانە شەگرێتەوەوانێ کە عینەن بڵین خاوەن وەزیفەی باڵان و بە خانەنشی دەبن ئەو وەزیر و پەرلەمانە عینەش بریکاری وەزارەت پارێزگار ڕاوێژکار بەڕێوەبەری گشتی سەرۆکانی زانکۆکان و سەرۆکانی هەیئەتی پەیمانگە هونەریەکان و ئەندامانی هەیئەتی تەدریسی ناو زانکۆ و پەیمانگاکان ئەوانیان کە پلەی ئوستادیان هەیە و هەروەها ڕاوێژکار هەروەها هەموو خاوەن پلە تایبەتێکی تر هەروە سەرۆک و ئەندامانی کۆڕی زانیاری کوردستانیش ئەمانە شەگرێتەوە ئەمە کە بە یاسا هێنی ئەوانە هەموو پلەی تایبەتن هەمان مافی لەگەڵمونە پەرلەمانتارێنەیە کە بۆم لە کاتی خانەنشین بوونیان ئەوانی 48 ملیۆن وەربگرن ئەزانی چۆنە حەزەکەمەوە ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بم بەپێی حکومەکانی یاسای ژمارە 33 هەمارکراوی ساڵی 1966 کە تایبەتە بە یاسای خانەنشین لە عێراقدا ئەمە ئەگەرێتەوە بۆ حەچ موچەخۆرێک کە لە کاتێکا موچەخۆری حکومەتە و تەوقیفاتی تەقاعوتی خانەنشینی لێ ئەبڕێمانگانە لە کاتێکا کە خانەنشینەکرێ بە پێی یاسا و لەو کاتێک کە فەرمانی خانەنشینەکەی دەردەچێت لەلایەن حکومەتەوە ئیکرامیەکی دەترێتەیە بە بەرتەقای 6 موچەی 6 مانگ موچەی 6 مانگی بەسەر یەکەوە دەدرێتێ لەو کاتێک کە فەرمانی خانەنشینەکەی دەردەچێت و بە ڕسمی خانەنشین دەکرێت ئیکرامیەکی دەدرێتێ ئەمە بەچی بە موچەی 6 مانەکە کۆی موچەی 6 مانەکەمە هەموو موچە خۆرێک اینجا ئەوەی کە موچەکەی زیاتر بووە لە وەزیفە هەڵبەتە ئیکرامیەکەی زیاتر ئەبێت هەیە موچەکەی بڵین لە وەزیفە ئەو موچەی کە وەری گرتووە 500,000 بۆ 6 مانەکە 6 مانەکە 3 ملیۆنەکات هەیە 2 ملیۆن بۆ 6 مانەکە ئەکاتە 12 ملیۆن و لەبەرەوە ئێساکەینە بڵین پەرلەمانتار موچەکەی خۆی کە زیایە لەبەرەوە ئەوە بەپی ئەو یاسایە وەریەگرێت ئەمە شتێک نییە بڕین لە دەرەوەی یاساکە بێت هەموو موچەخۆرێک وەرەگرێت و هەموو موچەخۆرەکانی تر ئەو 6 مانگە وەرەگرێت کە ئەو 6 مانگە پارەی ئەو 6 مانگەیە کاتە ئەو بڕەپارەی کە جەنابتانەڵێن کە وەری ئەگرێت ئەمەیە کە موچەکەی زیایە ئەگەر ئێمە بمانەوێت ئەوە کەمکەینەوانەیە ئەمە لەوە نابێت سا بڵین وەڵا لێرەوە کەمەکرێتەوە پێویستە سیستەمی موچە وەکو شارەتم پێ سیستەمی موچە دەستکاری بکرێرە لایەن حکومەتەوەوانێ بە کاتی سیستەمی موچە بۆچی وتت بخۆی پەرلەمان یاسادانێ وایە بەس بۆچی وتت ینی ئەوەی دارایی ئیلتیزاماتی پابەندی دارایی هەبێت دەبێت حکومەت ینی ئەو بڕیارە دەدات یاخود چی خۆی هەر پرۆژە یاسایەک کە وەختی تەقدیمەکرێت ئەگەر ئیلتیزاماتی دارایی هەبوو پێویستە بە هاوکاری لەگەڵ حکومەتا بێت ئەگەر ژمارەیە لە ژمارەیەکی یاسایی پەرلەمانتارانیش پێشکەشیان کرد پێویستە بە هاوکاری لەگەڵ حکومەتا بێت لەبەر هەموو ئیلتیزاماتێکی دارایی ئەکەوێتە سەر شانی حکومەت حکومەت ئەبێنیکا لەبەر ئەوەی زۆربەی ئەو شتانە زۆر کڕت مەسەلەی پەیژەی پلەبەندی و پلە وەزیفەکان و مەسەلەی سیستەمی موچە زیاتر ئەوە بە قەناعەتی من ئەکەوێتە دەسەڵاتی حکومەتەوانێ حکومەت کە هەموو شتەکان تەواو ئەکات ئەو کاتە ئەینێریە بۆ پەرلەمان و لە پەرلەمانیشە مناقەشەی لەسەرەکرێ و پەسەند دەکرێت وەکو چۆن بۆ نمونە چەند مانگێ پێش ئێستا ئەو یاسای چاکسازیەکە کە لەلایەن حکومەتەوە نێرا بۆ ناو پەرلەمان لە پەرلەمانە گفتوگۆی لەسەر کرا
ولا هەمان کاتیشە دوای گفتوگۆیەکی زۆر لەسەری و تاوتوێ کرا ئەوە بوو کۆمەڵێ گۆڕانکاری تیاکرا کەچی لە ئاخرشتا کە چۆ لای حکوومەت وتی ئێمە ئەوە ئیلتیزاماتی دارایی هەبوو لەبەرەوە دەسەڵاتی ئەوە نەبوو وا زۆر دەستکاری بکەن لەبەرەوە پەسەندیشی نەکرد و لە هەمان کاتیشە هەموو گرفتەکە هاتە سەرەوەی کە مەسەلەی ئەوە موچەی لە کاتێک کە موچەی لە باڵەکان کرابەوە وەکو پەرلەمان وایە بەڵێ هەمووی کەم کرابەوە من ئیشارەتم پیا بوو یەک شەڕێم ئێمە ئەبێت وەکو هەرێمی کوردستان ئەگەر قەرارە ئێمە بەشێبین لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵی بە قەنەعەتی من پێویست وایە بۆ زۆر شت بە تایبەتی ئەو یاسانەی کە التیزاماتی دارایی هەیە پێیوەست بین بە حکوومەتی عێراقیوانێ چکە لەبەرەوەی لەوێ لە قازانجی هەموویەتی بۆ نمونە هەر ئەو یاسای کەوتم ئەو یاسای ژمارە 33 مارکراوی ساڵی 1966 لە ساڵی 2014 بوو یان 16 بوازان 14 بوو لە عێراقا هەموارێکی تر کرایەوانێ ئێستا هەموو موچەخۆرێکی حکوومەتی عێراقی غیری هەرێمی کوردستان لە کاتێکا کە خانەنشین دەکرێت ئیکرامەکەی بریتە لە موچەی 1 ساڵ بەسەریەکەوە کۆی موچەی 1 ساڵی بەسەریەکەوە ئەیدرێتێ فەرمانبەری یاسایی هەموو موچەخۆرێک لەسەر بخۆ دەیدرێتێ بەڵام سیرەکەی لە هەمان کاتا موچەخۆری ئێمە 6 مانگە ئەوەتانێت لەو 6 مانگە بێبەشە ئەمە ئەوە یان ئەوەتانی ئێستا ئێمە تازە پاشەکەوتی موچەمان هەیە و وڵا پاشەکەوتی موچە وای لەکەین و وا چاکیەکەین و بەو شوەکەین بە قەنەعەتی من ئەو شتانە ئێمە بگەڕینەوە لە ئەو بەتایبەتی ئەو یاسانی کە التیزاماتی دارایان هەیە بگەڕینەوە بۆ حکوومەتی عێراقی باشترین شتە لەبەرەوەی بۆ خاڵێکی تر هەیە ئێمە توانای دەرکردنی دراومان نییە عێراق خۆی توانای دەرکردنی دراوی هەیە وە خۆشی ئەتوانێ کۆنتترۆلی بڵین خۆی شرائی دراوەکەی بکات لەبەرەوە ئەو شتانە دەسەڵاتی ئێمە نییە ینی ئیمڕۆ تۆ بۆ نمونە لە هەموو دنیا حەزەکەم خاڵێک باسکەوە هەموو دنیا یە خاڵ هەیە لە کاتێکە یعنی بە هەموو چەند ساڵ جارێک ئەگەر بێت و قۆی شیرائی دینە ئەو بڵێن قۆی شیرائی دراوی ئەو وڵاتە دابەزی یاخود کاڵانە ناو بازارڕ گران بوو پێویستە پێداچوونەوەیەک بێ ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت بە موچەی سەرجەم موچەخۆرانی ئەو وڵاتەیە بکرێت کاتی خۆی لە عێراقی شاروا بووە بۆ لەبەرەوەی خۆی ئەزانێ دراوەکەی نرخی چۆنە و چۆن نیە و چەمی هەیە لەبەرەوە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان ناتوانین ئەوە بکەین بۆ لەبەرەوەی ئێمە دراوی خۆمانمان نیە کەواتە لە زۆربەی ئەو شتانە ئێمە پێویستە پابند بین بەو یاسانی کە لە عێراقەوە دەرەچێت کە پابندیش بووین بەو حاڵەتەوانێ کێ سوودمەند دەبێ سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان اینجا ئەم یاسایە کە ئێستا هەیە بڵین ئەم ئیکرامیە کە ئێستا ئەیرێت هۆرەم خولەی پەرلەمان نەدراوە کاکە هەموو خولەکانی تریراوە چونکە ئەم یاسایە خۆی پێشتر بە شێوەی تر بەدوان دوای هەمیان کراوە لە یاسای خانەنشینی پەرلەمان ژمارە 35 ساڵی 2004 هەر لەو کاتەیە و هەموو خولەکانی تریش کرد هین بوون و هەر بۆ شوێ وەریان گرتەوە هەموو پلە باڵەکانی وەزیفە پلە باڵەکانی تریش کە کاتی خۆی خانەنشین کراون بە هەمان شێوەریان بە گەندەڵی خانەشیکا پلەی باڵایە وەزیر بۆ وەزیر نەبوو اینجا هەموو موشەخۆرێکی تری شەروەری گرتووە بەڵام ئەوەیە کە ئێستا قەیرانی دارایی هەیە ئەوەیە کە ئێستا پاشەکەوتی موچە لە خەڵکە کرێت بۆیە خەڵک زیاتر هانەی بووە بەو حەقی خۆشێتی لەبەرەوە ئەو نەڵێم بۆ زۆر شرکردی زاماتی دارایی هەیە ئێمە پێویستە بۆ نمونە ئێستا لە پرۆژه یاسای بودجەی ساڵی 2019 کە کوردستان هەرێمی کوردستان پابند کراوە بۆی ڕۆژانە 250,000 بەرمیل بینێرە بابینێ لەگەڵ داهاتەکانی ناوخوا ئێمە ئەوەمان باشترە و ئێمە بۆش قازانجەکەین و بە تایبەتی موچەخۆران و سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم. کاک فەرمانگە بگەڕێم وڵای بەڕێزت ئەوەی کە بەرز داماژت پێکدا نادەت پەروەریە لە نێوان موچەی پەرلەمانتار و فەرمانبەری ئاسایی بەڵام تا چندێک گرینگە ئەو ناڕەزایەتی ئێمە لە خەڵک دەیبینین دەربارەی ئەو پرسە لە مەسەلەی نەوت لە مەسەلەی بردنەدەرەوەی پارە لە مەسەلەی بەتاڵانبردنی داهاتی خاڵە سنووریەکان ئەم ناڕەزایەتیشمان هەبێت تەنە لەوە کورتی نەکەینەوە یاخود ئەوەی کەمپین تەنا بۆ یەک شت پێگرین لەوە کورتی نەکەینەوە. خۆی بە تاکید هەش بووە ینی ئەوە نەبی بڵێن کە خەڵک لەسەر بوارەکانی تر قسەی نەکردەوە بەڵام زۆر گرینگە ئێمە کاتێکە ڕەخنە لە بوارێک دەگرین و هەموو
ڕەهەندەکانی تری پنتەکانی تری گەندەڵی لە بەرچاوماوێت لە هەموو بارودۆخەکان قسەی جددی لەسەر بکەین و من لێرە داوا دەکەم یعنی ئەو پەرلەمانتارانی کە خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی خەڵک دادنێن و پێشتر داکۆچیان لە مافەداراییەکانی خەڵک کردو بە تایبەت لە یاسای بڵێن نەیشتنی خانەنشینی لە باڵاکان ئەو پارەی کە ئەو 49 میلیۆن دینارەی کە بڕیارە وەکو مکافەیان وەکو هەر شتێککە وەکو بەیاسا پێیان دەدرێت بیبەخشنەوە لە پرۆژەی باش سەرفی بکەن و نمونەیەکی جوان پێشکەش بکەن و ئێمە بینیمان لە خولی ڕابردووی پەرلەمان بوون فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پارەکەی بەخشە بە بریندارانی چیمیابارانی هەڵەبجەکەمە هەنگاوێکی زۆر ئیجابی بوو بەشێک لە پەرلەمانتارانی تر بەخشیانە بە نەخۆشخانە هیوا بۆ شێرپەنجە بۆیە کە ئەگەر ئێمە ئەو نمونە جوانانە پێشکەش بکەین و لە پاڵیشدا لە خولی نوێی پەرلەمانی کوردستان کارێک بکەین بۆ ئەوەی کە هەموو خەڵک چۆن ئێستا فشاری لەسەر 40 میلیۆنە دروست کردەوە ناڕزایەتێکی گەورە دروست بۆ کە بەشێکی وەک گوتم حەقیقەتی تێدایە فشاری مەدەنی گەورە دروست بکرێت بۆ ئەوەی کە یاسای چەکسازی لە خانەنشینی و هەروە موچە و ئیمتیازاتەکان بە شێوازێکی پێشکەوتووە بە شێوازێک کە بنەماکانی ئەساسیاتی دادپەروەری ڕەچاو بکات فشار بکەین بۆی کە فراکسیۆنەکانی پەرلەمان گەورەکان و ئەوانی تریژ و ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەو پرۆژە ئاسایەت تێپەڕێنن بە شێوەیە کە لە خزمەت خەڵک بێت یعنی ئێمە بە دوواداچوونێکمان کرد ئەگەر بۆ نمونە ئەو خەڵکی کە ناشایستن لە موچە و لە خانەنشینی لە هەرێمی کوردستان و لەو ئیمتیازاتانەی کە لە دەرەوەی قانون یاخود بە قانونێک بە نادادپەروەری پێیان دەدرێت زیاتر لە 200 میلیۆن دۆلار لەو پارێکە دەدرێتە موچە کەم دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ خەزینەی گشتی بۆیە فشارەکان گرنگە ئێمە تەنها لەو 40 میلیۆن دینارە کورتی نەکەینە پێم ئاوا بێگە 40 میلیۆن دینارە لە پەرلەمان نەدا پەرلەمانتارەنەوە ژیانی خەڵک دەگۆڕێت نەخێر ئەوە وەک گوتم بەشێکی زۆر بچووکە لەو نەعەدالەتێک گەورەی کە هەیە بۆیە دەبێت فشارەکان گەورەتر بێت و ئێمە دەست لە سەبرینەکان دابنین. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێست بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک فەرمانێک بگەرم و لای بەڕێزت ینی بەڕێزت پێت باشە و پەرلەمانتارانە ئەو 49 میلیۆن دینارە وەربگرن بەڵام لە کاری مەسەلەن پرۆژەی خێرخوازی و مەسەلەن کاری خێریدا سەرفیکەنەوەکو بدرێتەوە بە حکوومەت پێ دوایە؟
بەتاکیید لەبەرەوەی ئەو پارە دەگەڕێتەوە ئێمە نازانین بەڕاستی چارە نووسەکەی چی لێ دێت بەڵام ئەگەر بێت و ئەوان وەریگرن و بەیەکەوە لە ینی بۆ من ئێستامە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان خەڵکەکی زۆر ینی بەو لافاوەی کە ڕوویدا سەدان گوند لە هەرێمی کوردستان زەرمەند بوون و ئەوەی بینیمان لە هەولێر بازاری لەنگە سوتا سەدان خاوەنکار کە بە زیاتر لە 4,000 خێزان مەزەندە دەکرێت کە ینی بژێویان لەسەر ئەو شوێنە بووە و ئێمە دەیان وە سەدان حاڵەتی نەخۆشی شێرپەنجەمایە تاکیدم ینی ئەو پارەیە ناتوانێت بۆ نمە گۆڕانکارێکی زۆر زۆر گەورە دروست بکات وە بەڵام دەتوانن جیاوازی خۆیان پیشان بدەن چونکە بەشێکی ئەو بارودۆخی کە دروست کراوە ئەو هێرشە زۆرە لەسەر ئەو پارەیە ئامانجەکەی هەمومان زایان ڕوونە بۆ ناشرینکردنی لایەنەکانی بۆ نمونە دەرەوەی دەسەڵاتە و ئەگەر ئەوان بتوانن جیاوازی خۆیان پیشان بدەن کە لەو پارەیەوە وەک گوتم دواتری ژێمە نابێتە نابەوەندە بوەسین و خەڵک و کوڕخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لایەنەکان بەلایەنەکانی دەسەڵاتشەوە دەبی بە هەمووان کۆدەنجێک دروست بکەن بۆ ئەو یاسایی کە لە پەرلەمانە بۆ چاکسازی لە خانەنشینی و موچە و ئیمتیازاتەکانی تر بە شێوەیەک دەرچێت کە باشترین عەدالەتەنانەت لەو یاسایی کە عێراق کە زۆر باشە لەویش زۆر زۆر باشتر بێت کە عەدالەتێکی زۆر دروستکە بۆ ئەوەی کەەوە خەڵک چیتر بەردەوام ڕخنە لە موچێ لە باڵاکان نەگرێت بەڵکو بیری لای موچەکەی خۆشی بێت کە بەئاستێک بێت کە بتوانێت پێداویستەکان ژیانی خۆی دابین بکات. بەڵێ ینی بەرزد ئەو هەوڵی کە بەتایبەتی لە هەندێک میدیای دەسەڵاتەوەی بۆ سەر پەرلەمان وێرایەوەی کە بەرز وتوت ئەمە نادەت پەروەریە پێ دوای هەوڵێکی شەیە بۆ ناشرینکردنی پەرلەمان بۆی هایبەتی نەمێنێ بۆ نمەوەی چاودێری حکومەتەکە لەو ڕۆ هەوڵ هەیە کە زیاتر قسە لەسەر مەسەلەن پەرلەمانتارانە دەزانی کاک حەچیمیانی لە هەموو دنیا پەرلەمان موەسسەیەکە کە لانی جیاجای تێدا دەبێت وە لە هەر شوێنێک پەرلەمان بەهێز بوو لە هەر شوێنێک پەرلەمان پشتیوانی خەڵکی لەگەڵ بوو دەتوانێت فشاری جدی لەسەر حکومەت دروستکاوە لێ پێچینەوەی بکە تەنانەت قالەشی پێ بکات بەڵام ئەگەر ئێمە بە هەمومان هەر هێرش بکەینە سەر پەرلەمان وە مانێ ناشرینی بکەین کە وەک گوتم خەڵکێکەیە شەرنی هەمولایەنەکانی دەسەڵات لەگەڵ بەڵام ڕەنگە گروپێکە بێت کە بەرژەوەندیان لەوەی کە پەرلەمان ناشرین بێت و پەرلەمان زەلیل بێ و پەرلەمان خەڵک هەموو بڵێ ئەو شکست و ئەو هەموو دۆخ و قەیرانەکە بەسەرماندا دێت بەسەر پەرلەمان بشکێنەوە لە کاتێکدا وەک گوتم بەتاکید پەرلەمان بەشێکە لەو پرۆسە بۆی کە سەرکەوتو نەبووە لەوەی کە بەتابەتێن باسی خولی چوارە بکەین لەوەی کە لێ پێچینەوەی جدی بکات و هەوڵ بدات قالە بە وەزیران کە ئەدایان باش نەبووە یان لێ پێچینەوەی جدی بکە بەڵام دیسان ئێمە بۆ ئەوەی کەەوە هەرێمی کوردستان بەهێز بێت و ببینە خاوەن حکوومەتێکی بەرپرسیار لابوودە دەبێت ئللا پەرلەمانمان بەهێز بکەیت بۆیە لە جێ ئەوەی کەەوە وەک گوتم دەبێت پەرلەمانتارنش خۆیان دەست پێشخەری بکەن و ئەگەر ئەو لایەنانێک کە خەمیانەوەی کە پەرلەمانکی بەهێز بێت وەلای خەڵک نمونەیەکی جوان بێت سیمای جوان بێت دەبێت ئەگەر خۆیان دەست پێشخەری بکەن وەک گوتم لە مەسەلەی خانەنشینی لە مەسەلەی ئەو پارەیە ئەو پاداشتا دەکرێت نمونەیەکی وا پیشان بدەن کە وەک گوتم هەوڵ بدەن سیمای پەرلەمان جوان بێت و ئەو ئیرادەی کە دەوێت پەرلەمان ناشرین کە پەرلەمان شکست پێبینی سەری نێخی. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاک بگەر بۆ لای بەرز پێ دوایە ینی ئەم بڕەموچێ وەربگیرێ بەڵام لە کاری مەسەلەن خێرخوازی خزمەت بە هاوڵاتیان سەر بکرێنێک بگەڕێنێتەوە بۆ حکوومەت خۆی زۆر شتێکی چاکگەر بێت و هەر کەسە لە ئاستی خۆی یاخود بە گرروب یاخود بە فراکسیۆنی لە کاری خێرخۆزیە بۆ خزمەتی خەڵک خەرج بکرێت شتێکی زۆر چاکە و مەرجیش نییە پەرلەمانەکانی پێشتریش لەوانی هەر ئەویان کردبێت زۆربەی بە تاقە کەسی یان بە گروپە کردویانە ئەو شتا وەکو شتێکی کردوانە شتێکی باشە ئەگەر بکرێت چووکەوە یاسایە بە پێی یاساکە ئەوان وەریان گرتووەکو ئیشارەتم پێ ئەمان موچەکەیان زۆرە بۆیە ئیکرامەکەشیان کە کۆی موچەی 6 مانگ دەکا بەسەرخۆشیان بوون و پەرلەمانتارەکان نایێت پەرویە کەم بکەنەوە بەتایبەتی بۆ لەم خولە نەدەکرا لە داهاتوو ناکرێت پەرلەمانتار ئەم نادەت پەروەری کە هەیە کەمی کاتە خۆی ئەوە نادەت پەروەری بۆ ئەمەل لە موچەیە بکرێ ئیشارەم پێ لەوە ناکرێت لە یاسای خانەنشین لە موچەیە بکری یاسای ینی سیستەمی موچە سیستەمی موچە پێویستە لەلایەن حکومەتەوانێ دەستکاری بکرێ برێتە پەرلەمان بۆی مناقەشەی بکە و پەسەندی بکات ئەمە ئەبێ لە پەیژەی موچەکانە بکرێت پێی ئەو پلەبەندیانەی کە هەیە ئیتر بە پێی شادەیە بە پێی ساڵی خزمەتە بە پێی پلەی وەزیفیە
یان بەپێی پۆستەکەیەتی ئەبێ ئەو دەستکاریە کە لێەوە بکرێت کە دەستکاری لێشەوەکرا ئەو کاتە ئیکرامیەکەش کەمتر ئەبێتەوە چونکە چۆن ئیشارەت ئەم ئیکرامیە تەنها بۆ پلە باڵا نییە هەموو موچەخۆریەک کە خانەنشین دەبێت ئەو کاتێ فەرمانی خانەنشینەکەی دەدرێت کۆی موچەی 6 مانگی کاتی دەوامی بەسەرێکەوە دەدرێتێ کە ئەمە وەکو ئیکرامیەک وەکو بەخشیشێک بۆ ئەو کەسەی کە لە بەروی موچەکەی کەمەکە لە کاتی خانەنشینیا وەریبێت لە عێراق کۆی موچەی 1 ساڵی دەدرێتێت ئەو ئەم یاسایە ئەوەی نییە نیمڕۆبێت لە 60ەکانەوە هەیە کاکە یاسایە خۆ لە عێراقا لە 60ەکانەوە هەیە ئەوەی موچەخۆر بۆ ئەزانێت بەکەمکردنەوەی موچەی پلە باڵاوەکو موچەسکاری سیستەمی موچە دەکرێم نادەپەروەکەم بکرێتەوە وایە بەڵێ ئەو کاتە کە تۆ ئەو هاوسەنگی لە بینی موچەی پلە باڵەکان و موچەی خوارەوە هاوسەنگەکە بە شێوەیە لە بەڵام شادەدار و بێشەهادا لە بینی خاوەنی ساڵانی خزمەتەن خوڵامەی ئەم وەختە نییە ئەمە ئەتوانرێت بکری ئەو وەختە ئەمەش کەمە بێتەوە گینامە بڕین هەڵایەکی لەسەرداتەوە خەڵکەقی خۆیەتی لە بەروی ئیسا پاشەکەوتی موچە هەیە گینا لە 2000 لە خولەکانی تراکە وەرگیراوە کە سەر باسیشی نەکردو لە بەروی ئەو پاشەکەوتی موچەی کە ئێستا هەیە نەبووە ئەو قەیرانی دارایی کە ئێستا هەیە نەبووە هەروای من ئیشارەت بۆ ئەەکەم ئێمە باشنیشتەوەیە بۆ هەموو حاڵەتێک ئەو شتانی کە داماتی دارایی هەیە و ئەو شتانی کە ڕبتە بە ئابووری و موچەی خەڵکی هەرێمی کوردستانەوە پابند بین بەو بڕیار و ڕێنمانی کە لە پرۆژاسی بودجە ساڵانە ئەخرێت دەرئەچێت ئەگەر بابند بین بۆوانێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند دەبن چونکە تاکو موچە باش بێ و موچەی خەڵک زۆر بێ و خەڵک موچەکانی خۆی وەرگێ ئەوختە بازاڕیش گەرمە بێت باشە بازاڕیش گەرمە بێت کە بازاڕیش گەرم بوو پرۆژەش ئەکرێتەوە کە پرۆژەش کرایە هەلی کاری زیە ئەکات ئەو کاتە خەڵک سوودمەند دەبێت ئەمەیە سوودمەندەکە کە ئێمە ئەیڕێنەوە نییە بڵین هەل لە خۆی بێت بەڵێ بەس شایی نییە بەڵێ ئەوەی کە بەرە زووتت پێویستێمە کار بە یاساکانی عێراقش بکەین تا چەندێکی کار بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کرابایە بۆ نمونەوەی کە پلەی باڵا جا پەرلەمانتارە وەزیر لە جێگیری مەسەرەن وەزیرە بەڕێوبەری گشتیە دوای 50 ساڵ تەمەن و 15 ساڵ خزمەت خانەنشین کرابایە کار بەم یاسای کرا بەم کێشە چارەسەر دەبوو بە قەنەعەتی من کۆمەڵی کێشە چارەسەرەکرا چونکە لەبەرەوەی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی دراوی تایبەتی خۆمان نییە خۆمان ناتوانین دراوی تایبەتی دەرکەین و کۆنتترۆڵی خۆی شیرائی دیناری عێراقی زیاتر لە دەسەڵاتی بانقی مرکزی عێراق و حکوومەتی عێراقیدایە لەبەرەوە بۆ هەر بە قەنەعەتی منکو بۆچوونی خۆم بۆ هەموو بڕیارێک و یاسایە کە ئیلتیزاماتی دارایی هەیە و پەیوەستە بە اقتصادەوانێ وەکو لەبەر یاسای یەکگرتووی خانەنشینی یەکگرتووی عێراقی شەر پەیوەستە بە اقتصادەوە پەیوەستە بە ئیلتیزاماتی دارایی هەیە بۆ هەموو شتەکان ئەو شتانە بە قەنەعەتی من پێویستە بگەڕێنەوە بۆ یاسا عێراقیەکان چونکە لەگەڵ ئەوە ئەتوانین چونکە من ناتوانین خۆمان ینی هەچی شتێ بکەین لە نەوکو بڵینە ئەتوانین موچی ئەم زیاکەین و موچی ئەو کەمکەین و موچی ئەو زۆر زێر زیاکەین و موچی بەڵام لە هەمان کاتە ئەمە ناجۆر دەرئەچێ ناعیلمی دەرەچێت لەبەرەوەی ئێمە دراوی تایبەت بە خۆمانمان نییە چونکە ئەمە خاڵێک لە خاڵە گرنگەکان ئێمە کە ئەوەترێ زۆر کرد باسی ئابووری سربەخۆشەکرات و ئابووری سربەخۆ کاتێکاکرێت درێوی تایبەت بە خۆتت هەبێت ئەم شتانەی تریش یعنی ئێمە هەموو شتەکان پەیوەستن پێکەوانێ کە تۆ باسی یاسایەکەکەی ئەم یاسایەت و ئەبێ دراسی پێشی ئەو کاتی کە جێبەجێکرێت لە داهاتوویە بکەی بە تایبەتی ئەو یاسایانی کە یاسای اقتصادین پەیوەستە بە داراییەوە ئەمانە زۆر ضرورە ینی بگەڕێنەوە بوانێ عێراق ئەوان تەجروبە پارەش لای ئەوانە سوپاس دەکەین کاک فەرمانگە بگەڕێم وڵای بەرز سەبارەت بەوەی کە تا چەندێک گرنگە لە خولی داهاتوو یاخود پێ دوایە کەم تەرخەمی شەبووە لە خولەکانی ڕابردوو کەم نادەتپەروەری کە لە موچە هەیە مەسەلەن کەم نەکراوەتەوە تەزەنگری کاری لەسەر یاخود ئەو پلە تایبەتانەی کە مۆسەلەن خەڵک هەیە وەزیر نەبووە بەڵام بە ناوی وەزیرەوە خانەشین کراوە ئەمانش چارەسەر بکرێت بەتاکید ئەوەیەکە کە لە پێویستیەکان کە ئەو کێشەی ئەو موچە ناساییان و خانشین ناسانەکانەوە گوتم ئێستا زیاتر لە 400,000 کەس لە وەزارەتی پێشمەرگە موچەوە دەگرێت بەڵام بە هەموو ئامارەکان پەیوەنددارە کەس 200,000
پێشمەرگە زیاتر لە هەرێمی کوردستان بوونی نییە. بۆیە چارەسەرکردنی ئەو کێشانە وا دەکاتکەوە پارێکی باش لەو خەزێنەی گشتی بجێرتەوە وەک باسم کرد کە دەتوانێت زیاتر لە 200 ملیۆن دلار لەو موچانەی لەو پارێکە دەدرێتە موچە بۆ خەزێنەی گشتی بجێرتەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە پرسیاری جددیە خەڵکە نابێت لە بیری خۆی باتەوە ئەوەیە کە ئێمە کاتی خۆی کە سیستەمی پاشەکەوت حکوومەت ڕایگەیان پاساوی ئەوەیە بوو کە نرخی نەوت زۆر زۆر دابەزیەوە شەڕی داعش هەیە. ئێستا کە دەبینین ئێمەوە نزیک دەبینەوە لە 2019 نرخی نەوت و سەروی $80ەوە شەڕی داعش نەماوە زۆرێک لەو فشارانێک کە لەسەر ئابووری هەرێمی کوردستان بوو نەمایە. بۆیە ئێستا خەڵک دەبێت فشاری خەڵک لەسەرەوە بێت کە چۆن ئێمە فشارکەین بەتەواتی و سیستەمی پاشەکەوت نەمینێت و موچەی خەڵک ئاسایی بکرێتەوە و خەڵک بۆی بتوانێت لانیکەمی گوزەرانی خۆی ڕێک بخاتەوە لە نەتیجێ ئەو چەند ساڵێک کە فشاری دارایی لەسەر خەڵک بووە دەیان کێشەی گەورە گەورە ڕووی لە خەڵک کردووە. بۆیە ئەوەیە کە لە کارەکان و لە خولی نوێی پەرلەمان بە تاکید ئێمە لە خولەکان تێرە و کێشانە بوو بەڵام زۆر گرینگە خولی نوێی پەرلەمان مەسلەی موچە و ئیمتیازات ئەو یاسای خانەنشینی لە موچە و ئیمتیازات چونکە ئەو یاسا تەنها نییە بە پەیوەنددار نییە بە مەسلەی خانەنشینە بەڵکو پەیوەندێکی ترێ بە هەندێک ئیمتیازات و هەندێک لە دەرماڵەکە بە ناقانونی دەدرێتە خەڵکە کە چارەسەر بکە بە شێوەیە کە دادپەروەری دروستکەوە لایەنی کەمی هەر فەرمانبەرێک کە موچە وەردەگرێت دەبێت لایەنی کەمی ژیان پێداویستەکانی ژیانی دابکات چونکە ئێمە زانی کێشەی بنەڕەتی لەو یاسای کە دوای پەسەندکردی خەڵک فشاری دروست کرد و جێرا پەرلەمان یەک مەسەلەی پلە باڵاکان بوو کە داواکرا موچەکان کەم بکرێتەوە و لە بەرامبەردا خانەنشینی پلە ئاسایەکان لە 300,000ەوە کە لە یاساکات بوو بکرێتە 400,000 ئەوە وا دەکات تا ڕادەیەک عەدالەت دروست و خاڵشت کە گرینگە هەوڵێکەوە بۆی کە هەندێک دەرماڵایە کە دەدرێتە فەرمانبەری ئاسایی ئەو دەرماڵانە ببڕدرێن هەوڵیش دەدرای کارەکە بە پەرلەمان بکرێت لە کاتێکدا ئەرچی حکوومەت بوو هۆکارەکەشەوە بوو داویست وەکو دەڵێ ڕخنەکان دووچاری حکوومەت بکرێتەوە 2000 لایەن خەڵک. بۆیە زۆر گرنگە جارێشتر ئەو یاسای بەوردی دیراسە بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەک دەرچێت کە لە خزمەت خەڵک بێت و ئەو خەڵکی کە بە ناشایستە چەند ساڵە موچێوە گرتووە ببڕێتەوە خزمەتی خەڵکی موچەخۆری ڕاستەقینە پێ بکات. بەڵێ تا چەند پێ دوایە ئەم دۆخی کە لە کوردستانەیە زۆر خەڵک دەڵێ مەسەلەن پارەیە بەڵام حکوومەت نایدات بە فەرمانبەران لە ئەنجامی بێدەنگیەوە دروست بووە تا چەندێک ئەو مەسەلەن ئەو ئێستا کە لەسەر موچەی پەرلەمانتاران کە بێگومان نارات پەروەرە بەرامبەر بە موچەی یاسایی دروست بووە بۆ مەسەلەی نەوت بۆ مەسەلەی داهاتەکانی دیکە دروست کە بەڕێز وتە داهاتی نەوت لە 150 ناگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت. خۆی بەتەکید ئێمە دەبێت خەڵک ئەو داتانەی لاڕوون بێت تەنها کێشەیمەوە گوتم لە خانەنشینی پەرلەمانتاران و لەو 49 ملیۆن دینارە نییە. ئێستا کە 650 میلیۆن داتای خۆی حکوومەتە وەزارەتی دارایی ڕاگەیاند 650 ملیۆن دلار داهاتی نەوتە بەڵام 320 دلار دەدرێتە وەزارەتی دارایی بۆ موچە لەگەڵ ئەو پارەی کە لە بەغدا دێت ئەو پارێک ئەمریکیەکان دەیدەن بۆ شێو موچەکەی. بۆیە زۆر گرینگە ئێمە بپرسین کە داوا بکەین کە شەفافێتی تەواو لە داهاتی نەوتە بێت وە چیتر ئەو بارودۆخە قبول نەکرێەوە خەڵک چۆن فشار لەسەر مەسەلەی ئەو 49 ملیۆن دینارە دروست دەکات لەسەر بوارەکانی کەش دروستکەوە ئاگای تەواویە بێت چونکە بە تاکید هەوڵەکەی بۆی کەەوە ئەو باسی ئەو ڕقەمانە و ڕقەمە کەم پێم وا ڕقەمی بچووکن لە چاوەم و نادیاری کە داهات ئێستا لە هەرێمی کوردستان هەیە زۆر شتی تر لەبیر خەڵک ببرێتەوە چۆن ئێمە پێداگیری دەکەن کە مەسەلەی 49 ملیۆن دلارە لە پەرلەمانتارانەوە بخرێتە خزمەتی بەرژەوەندی گشتی وە لە خولی نوێژ ئەو کێشەی مەسەلەی موچە و خانشین پلە باڵەکان حل بکرێت بامان شێوە داواش دەکەین کە ئەو بوارانەی تر فەرامۆژ نەکرێ و خەڵک نەکەوێتە ژێر کاریگەری هەندێک ئەو میدیانێک کە سەرچاوی داهاتەکانیان پارەی خەڵکە لە کاتێکدا باسی سەرچاوی داهاتی خۆیان ناکەن تەنها باز لە پارێکی دیاریکراوی پەرلەمانتاران دەکەن وە گوتم دیسان دەیڵێمەوە کە نەعەدالەتی شتێدا بە بەرامبەر موچەی خەڵک بۆیە خەڵک دەبێت هەموو وێنەکە ببینێت و 2000 لەسەر کۆی وێنەکە قسە بکات. بەڵێ سوپاس دەکەین کاک دەیر کاتمان کەمەوە چارەسەر چی ینی بۆ دروستکردنی دادپەروەری ینی یاسا هەموار بکرێتەوە ینی لە خولی تازە چی بکرێ ئەگەر چارەسەرێک چییە بە بۆچوونیەوە؟
وڵا بۆچوونی من چییە چارەسەر بووە مەسلەی عەدالەت لە پێشەمە شتێکەوانێ شەفافێت لە داهاتی هەرێمی کوردستانە هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمەوانە کێستانی بە بۆچوونی شەفافێتە بێ و لە هەمان کاتا بۆی بودجەش پرۆژه یاسای بودجەش بۆ ساڵی 2009 چۆن لە عێراقەیە ئەو چند ساڵی پێشوو نەبوو بۆ ساڵی 2009 لە بچێتە ناو پەرلەمانی کوردستانی شەوانەیە و لە ناو پەرلەمانی کوردستانە ئەو کاتە ینی کۆمەڵێ داهات و خەرجی خەملێنرا و کە تەقدیرین ئەچێتە ناو پەرلەمان و معنە ئەچێتە ناو خەڵکی شەوانێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تریژنەوە بتواندێت سیستەمی موچە وهای لێ بکرێت کە دەستکاری بکرێت بە شێوەیەک کە دادپەروەری تیابێت سیستەمی موچەش بە پەرلەمان ناکرێت بە تەنها سیستەمی موچە پێویستە حکوومەت خۆی دەست پێشکەر بێت لەبەرۆکو ئیشارەتم پیا لەبەر ئیلتزاماتی دارایی هەیە خۆی دەست پێشکەر بێ و بینێتە پەرلەمانی شڵسێ بە گفتوگۆ و تاوتوێکردنی و پەسەندکردنی کە ئەمە بە شتێکی زۆر باشی ئەزانم بۆ داهاتوو کە هەوڵ بدرێ بۆ ئەوە زۆر بە کورتی کاتمان کەمەوە سەبار بەڕێزوتت ئێمە نەوتەکەمان تەسنی بەغدا بکەین باشترە بۆچی ینی دۆخی دارایەرێ باشتر دەبێت ئێمە ئەو چەند ساڵی پێشوو کە باسی ئابووری سەربەخۆمان کرد کە باسی ئابووری سەربەخۆمان کرد بەڕاستی ئەوەتانێک کە پاش تووشی پاشەکەوتی موچە بووین تووشی هەموو پرۆژە خزمە گوزارەکان وەستاوە هەموو پرۆژە ئاوەدانیەکان وەستاوە یعنی هەموو پرۆژەکان لە بواری پەروەدە لە بواری تەندروستی لە هەموو بارە ئاوەدانکرد هەمووی وەستاوە لەبەرەوە ئێستا کە ئەو داوای ئەوەمان لێکا کە 250 ڕۆژانە 250,000 بەرمیل و زایدن داهاتەکانی ناوخۆ لەگەڵ عێراقینکەین بە قەنەعەتی من ئەوە بکەین باشە ئەگەر ئەوە نەکەین ئەزای شێبێ ئەوگەر ئەوە نەکەین بە پێی پرۆژ چونکە ئەوەی ئەو 370 ملیارەکە نێداوە ئەوە بۆ ساڵێ بووە لە دوای ئەوە بۆ ساڵی 2009 لە دوای سیوێکی دوانزەی 2010 ئەوە کۆتاییەت ئیش بە پرۆژە یاسای 2009 بکرێت 370 ملیارەکەش ئەبردرێت بە پێی ڕێژەی لە سەدا 12.69کە بودجەمان دەدەنێ. زۆر سپاس بۆ بەڕێزان دلێر محمود ئەندامی خولی پێشووی پەرلەمان خولی پێشووتری پەرلەمانی کوردستان سودی سەرکی هەروە لاولێرەوە فەرمانە ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژەگەندەڵ. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارن تا بەرنامێکی دیکە خواتەوە.